ئێمە داوای دەستورێکی سکولار واتە عیلمانیە کەین بۆی هەموو تاکەکانی ئەم کۆمەڵگایە لە بەردەمی یاسادا یەکسان بێت. خوازیاری ئەوەی کە لە کوردستانە دەستورێکی سکولار وجودی هەبێت کاری پێ بکرێ بتوانین هەموو چین و توێژەکان پێکەوە بە یەک ئاراستا بە یەکسانی مافەکانیان بۆ دەسەبەر بکرێت. پێکمان من لەگەڵ دەستورێکی ئەلمانی چکەوە لە بەرژەوەندی هەم دینەکەمانە هەم لە بەرژەوەندی خەڵکایە ئەو دەستورە استغلال کرا ئەو دەستورە بەکارهێنا لەلایەن چ دەسەڵاتەوە چ لەلایەن حیزبەکانەوە بە هەر شێوەیەک بە هەڵە بەکارهێنرا بتوانی گۆڕانکاری تیا بکرێ بتوانی قسەی لەسەرا بکەیە بتوانی مقدس نەبێت تۆ تەکفیر نەکرێت لەسەر ئەساسی. ئێمە بۆ پشتگیری دەستوری سکۆلارەکەین لەبەرەوەی کە ئەم دەستورێکی مەدەنی دیموکراسی ئەلمانی کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەک فرە ئاینە کۆمەلگایەکە فرە نەتەوەیە بۆیە بێت دەستورێکە بێ یعنی تعبیر لە هەموو پێکاتەکە بکە بەر بەو کۆنەپەرسی کۆنەپارێزی و بێمافیە ئینسانەکان بگری کە لەم جغرافیا هەیە ئێستا ماف و ئازادیەکان لە یاسایەکە سەرۆرە بێ کە ئینسان بۆی ئەسڵ بێ ئینسان لەسەر و هەموو شتێکەوە بێ بوو مافەکان مافی مەدەنی ئینسانی بن یەکسان مافی هەموو فەردەکان پارێزرێ. یەکێک لە بەرنامە گرنگەکانی ئێمە داواکردن و کارکردنە بۆ دەستورێکی سکولار لە هەرێمی کوردستانیان با بڵێن بە ناوە عامەکەی دەستورێکی ئەلمانی لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە مافی هاوڵاتی بوون مەبدەئی کارەکەمانە مەبدەئی ناوەندەکەمانە کاری لەسەرەکەین و داواکاری ئەوەین کە سەرچاوی یاسادانان لە هەرێمی کوردستانە لە ئاینێکی تایبەتەوە نەبێت مافەکانی مرۆڤ ببێتە سەرچاوی یاسادانان لە هەرێمی کوردستانە. سیستەمی سکولار جیاوازە لە هەموو سیستەمەکانی تر هەموو پێکهاتە و هەموو نەتەوەکان و هەموو مرۆڤەکان بە جیاوازی بیرروڕایەنەوە بە جیاوازی ئاینیانەوە دەتوانێت لەژێر چەتری سێکۆلار و عیلمانەتدا کۆی بکەیتەوە. پێم وایە لە هەرێمی کوردستان باشترین پێوەری دەستوری کە دابدرێت دەبێت دەستورەکە سکۆلار بێت بنەمای ئەساسی هاوڵاتی بوون بێت هیچ بنەمایەکی تر نەبێتە پێوەری ئەساسی دەستورەکە.